لە هەرچێک بینەرمانن سڵاوتان لەبێت لەگەڵمان بن بۆ خوێندنەوەی هەواڵەکان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی 62مین ساڵی یادی دامەزراندنی یەکێتی مامۆستانی کوردستان پەیامێکی پیرۆزبایی بڵاو کردەوە. شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە. گەنجێکی چۆمان بە تەقەی ڕاستەوخۆی چەکدارانی ئێران کوژرا. دووبارە سڵاو. ئەمڕۆ چوارشەممە 15/5/2024 مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با بۆنەی 62مین ساڵ یادی دامەزراندنی یەکێتی مامۆستانی کوردستان پەیامێکی پیرۆزبایی بڵاو کردەوە. تیایدا هاتووە گەرمترین پیرۆزبایی ئاراستەی سەرۆک و ئەندامانی مەکتەبی سکرتاریەت و سەرجەم مامۆستانی کوردستان دەکەم و هیوای پێشکەوتنیان بۆ دەخوازم. یەکێتی مامۆستانی کوردستان وەکو ئەوەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان باسی کردووە لە سەردەمێکی سەختدا دامەزرا و مێژوویەکی پڕشنگداری لە خەباتی ڕێکخراوەی و پیشەیی و داکۆکیکردن لە ماف و داخوازیەکانی مامۆستانی کوردستان و بەرگریکردن لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان هەیە و باڕێز و پێزانینەوە لە ڕۆلی گرنگی مامۆستانی کوردستان لە پەروەردەکردن و فێرکردنی نەتەوەکەمان دەڕوانین. سەرۆک وەزیران مەسرور بارزانی هیوا دەخوازێت مامۆستایانی کوردستان بەردەوام بن لە ئەرکی پیرۆزی خۆیان لە پەرەپێدانی هیزری نیشتیمان پەروەری و پێگەیاندنی قوتابیان و نەوەکانمان لە سەر پەروەردەیەکی ڕاست و داهێنەرانە و خۆشویستنی کوردستان و داکۆکیکردن لە دەستکەوتە نیشتیمانیەکان و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان. دوای خستنە سەری بڕێک پارە لەلایەن حکوومەتی فیدرال بۆ سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێم ئەمڕۆ چوارشەممە دەستکرا بە دابەشکردنی موچێ مانگی نیسانی خانەنشینانی مەدەنی و سەربازی و کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان و خاوەن پێداویستە تایبەتەکان. چاوەڕێژ دەکرێت وەزارەتی دارایی عێراق هەر ئەمڕۆ موچەی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و بەشێکی دیکەی فەرمانبەران بخاتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە لەقی هەولێری بانکی ناوەندی عێراق. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ڕایگەیاند کاسبکارێکی لاوی کورد بە تەقەی ڕاستەوخۆی چەکدارانی ئێران کوژرا. دوێنێ سێشەممە معین تۆفیق پوری تەمەن 24 ساڵەی دانیشتووی چۆمانی شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە چەکدارەکانی ئێران لە سنووری ناوچەکە تەقەی لێکرا و باهۆیەوە گیانی لەدەستدا. با پێی سەرچاوەیەکی ئاگدار لە ڕووداوەکە هێزە چەکدارەکانی ئێران معینیان لانێ ئۆتۆمبیلەکەی خۆی کە لە جۆری تۆیۆتا بووە بە بێهۆشداری پێشوەخت و بە بیانووی گواستنەوەی شتومەکی قاچاق بە چەکی کلاشینکۆف داوەتە بەردەستڕێژی گولە و کوشتویانە. شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە و پرسی هەمواری بودجە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق تاوتوێ دەکەن. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت. شاندەکە لەلایەن ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان سەرۆکایەتی دەکرێت و گفتوگۆ دەکەن لەبارەی هەمواری خشتەکانی یاسای بودجە و چارەسەرکردنی ئەو گرفت و ئاستەنگانەی لە کاتی هەمواری یاساکە بۆ پشکی هەرێمی کوردستان دروست دەبێت. بودجەی ساڵی 2024 عێراق 228 تریلیۆن دینارە. بەڵام ڕێژەی کورتهێنان بەراورد بە ساڵی ڕابردوو گەیشتووەتە ئاستێکی بەرزوو بە زیاتر لە 80 تریلیۆن دینار دەخەملێنرێت. زیاتر لە 100 تریلیۆن دیناری بودجەش بۆ موچەی فەرمانبەران دانراوە. پەرلەمان چاوەڕێی ناردنی خشتەی بودجەیە. پشکی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەتی ئەو پارێزگانەی ڕێژەی هەژاری لە ئاستێکی بەرزدایە و کێشەی خزمەتگوزاریان هەیە ناکۆکی لە نێوان فراکسیۆنەکانی نێو پەرلەمان دروست کردووە و ڕازینین لەو بودجەی کە بۆ پارێزگاکانیان تەرخان کراوە. بەڕێوەبەرەتی تەندروستی هەولێر ڕایدەگەێنێت هەڵساون بە داخستنی شوێنێکی گیادەرمان کە پابەندی نەبووە باڕێنوێنیەکانی تەندروستی و زیادەڕۆیی لە ڕێکلام کردووە. داواش لەوانەیە خاوەنکارانی تر دەکات پابەند بن ئەگەرنا شوێنەکانیان دادەخرێت. بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی هەولێر لە لاپەڕەی خۆی لە فەیسبوک ئاماژەی بەوە کردووە. لەسەر بڕیاری وەزارەتی تەندروستی هەڵساون بە داخستنی ئەو شوێنانەی با ئۆنلاین گیادەرمان کەلوپەلی جوانکاری دەفرۆشن. تیمەکانی چاودێری تەندروستی شوێنێکی گیادەرمانیان داخستووە باهۆی ئەوەی پابەند نەبووە بە ڕێنماییەکانی و زیادەڕۆیکردن لە ڕێکلامکردن. هاوکات بەڕێوەبەرەتی تەندروستی هەولێر
ئاگاداری خاوەن کار و هاوڵاتیان دەکاتەوە هەر شوێنێک پابەند نەبێت ئەوە ڕێکاری یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر و شوێنەکەش دادەخرێت. لە دوا هەواڵ بە پێی پێشبینی کەشناسێک پلەکانی گەرما بەرز دەمێتەوە و دەگاتە 40 بۆ 45 پلا. هەڤال سەدیق گەلۆزی ڕایگەیاند لە سەرەتای هەفتەی داهاتوو بەهۆی هاتنی بارستەهوایەکی گەرمی ئەفریقی شەپۆڵێکی گەرمای مامناوەند ڕوو لە ناوچە جیاوازەکانی عێراق و نیمچە دوورگەی عەرەبی و سووریا و ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دەکات. پلەکانی گەرما بە چەند قۆناغێک بەرز دەبێتەوە لە 19 پێنجی 2024 هەتا کۆتایی مانگی 5 بەردەوام دەبێت. لە هەندێک لە ناوچەکانی باشووری عێراق پلەکانی گەرما 40 بۆ 45 پلەی سیلیزی تێپەڕ دەکات. ئەم کەشناسە زیاتر ڕوونی کردوتەوە کاریگەری ئەو شەپۆلی گەرمایە دەگاتە بەشێک لە ناوچەکانی باشووری هەرێمی کوردستان، سنووری پارێزگای کەرکووک و ئیدارەی گەرمیان و پارێزگای مووسڵ. پلەکانی گەرما لە ناوچانەدا لە ناوڕاستی هەفتەی داهاتوو دەگاتە 38 بۆ 40 پلەی سیلیزی. ڕۆژانی دواتر زیاتر بەرز دەبێتەوە، بەڵام لە ناوچەکانی باکووری هەرێم یاخود هەولێر، دهۆک، سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و سۆران پلەکانی گەرما نزمتر دەبێت لە نێوان 32 بۆ 35 پلا. کاریگەری ئەم شەپۆڵی گەرمایە هەتا کۆتایی مانگ بەردەوام دەبێت. باوکاری هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.